ئەم کاتتان باش لە ویم پۆدکاستەوە خۆشحاڵم کە جارێکی دیکە بە دیداری ئێوە شاد دەمەوە. داستانی ڕۆژاوا هێشتا بەردەوام. سەردەمانێک کە داستانە گەورەکانی وەکو قەڵای دمدم و داستانی دابان هەلاج و داستانی کۆڕەک و داستانی قازی محەممەد و داستانی هی شۆڕە سواران و جەنگاوەرانی کورد ڕووی ئەیە لە برەوەی کامێرا نەبوو، لە برەوەی ڕیکۆردەر نەبوو، لە برەوەی مێژوونوسی پرۆفێشنەڵ نەبوو. بەشێکی زۆر لە وردەکاریەکانی ئەو داستانانە یاخود کارە ساتەکانیشمان لە کیسە چوو. بەڵام ئەم جارە خۆشبەختانە لەگەڵ ئەو ڕاچەنین و ڕابوونە کوردیەی کە بەهۆی ڕووداوەکانی سەرەتای ساڵی 2026 لە ڕۆژاوا هاتنەکایەوە، هەموو لایەک خەریکی دیکۆمنتکردنن، خەریکی کۆکردنەوەی مێژووی زارەکین، خەریکی کۆکردنەوەی ئەو ئەزمونانن کە لەوێ هاتنەکایەوە. بۆیە دڵخۆشین کە کەشەکە بەرە و جۆرێک لە هێمنبوونەوە ئەڕوا وردە وردە خەریکە کاروانی بە یاساییکردن و بە دەستورکردنی مافەکانی کورد لە وڵاتی سووریا بەرە و سەرڕێڕە و ئەڕوا دۆخەکان گەشببینن و هەم هەر لە بیداتیشەوە گەشببووین ئێمە بەوەی کە لە ڕۆژ ئاوا سەرەکەوین. هێشتا سەر بە تەواوەتەوەی کە ئەمانوێ بەدەستمان هێناوە، بەڵام دۆخەکە ئێستا گەشببینە. بۆ ئەوەی کە زۆر لە داستانەکە دوور نەکەوینەوە، ئێمە ئەو کەسانە ئەدوێنین کە لەوێ بوون سەرەتایی دەستپێکردنی کارە ساتەکە، کۆمەڵێک هاوڵاتی باشووری کوردستان، کۆمەڵێک کوردی بەجەرگ قۆڵان لێ هەڵماڵی و سواری ئۆتۆمبیل بوون و بە ئاراسی ڕۆژاوا ڕۆشتن بەبێ ئەوەی لە بەرچاوی بگرن هەر شتێک لەوێ ڕۆیە. یەکێک لەوانەی کە چووە ناو خاکی ڕۆژاوای کوردستانەوە هاوڕێ و دۆستێکی ئەزیز کە ئەویش کوڕی تێکۆشەرێک لە تێکۆشەرەکانی کوردە، کاک بەیاری ملازم عومەر وەکۆی کە ناسراوە، یەکێک بوو لەوانەی کە لە کەسە سەرەتاییەکان بوو کە داخلی خاکی ڕۆژاوای کوردستان بوو، ماوەیەکی باش لەوێ ماوە دوایی گەڕایەوە بە کوردستان. ئێستا لێرە لە ویم پۆدکاست میوانی ئێمە بە خێراتن یەکەم کاک بەیارجان، یەخوا بەخێر بێیت. پێ خۆشحاڵ بووم کە لەگەڵ جەنابتا سەبارەت بە بابەتێکی زۆر گرنگیش قسە بکەین کە ئەزمموی ئەو چەند ڕۆژە بوو کە لە ڕۆژاوای کوردستان مانەوە. زۆر سپاسی جەنابتەکەم مامۆستا یاسین و زۆر سپاسی هەموو برادرانی ویم فاوندیشنەکەم و دەستخۆشیتان لێکم بۆ نارنی هاوکاری بۆ ڕۆژاوە کە بەڕاستیەوە زۆر جێی فەخر و پێزانینە. طبعاً ئەوەی کە بەلای منەوە مهم بوو، یعنی لەم سەردەمەی ئێمە زۆر جار ینی خەڵکانێکی زۆر پێیان وا بوو کە ئەم جیلەکەنە نابوو جیلی ئایپاد، پێیان وا بوو کە جیلێکی خەمساردن یاخود خەمی نیشتیمانی و نەتەوەیان نییە. بەڵام دوای هێرشەکانی هێزەکانی جۆلانی و چەتەکانی داعش بۆ سەر ڕۆژاوە پێچەوانەکەی دەرکەوت، ینی دەرکەوت کە ئەمانە هۆشاری نەتەوەیان لە لووتکایە و زۆر لە خەمی خاک و نیشتیمانن، ئەشێت بەهۆی هەنێ خراپی دەسەڵاتی کوردیەوەیان لێ هات پێکە زویر بن، عاجز بن لە ئەو بارودۆخە. بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ کە خەمی نیشتیمان و خەمی خاک لە ناو دڵیانان نەبێت و بە هەموو شێوەکانی خەبات ئەوان توانیان بەرگری لە خاکی کوردستان بکەن، ینی هەم لە خەباتی مەدەنی و بۆ خەباتی چەگاری، بۆ خەباتی چەگاری و کوبینیمان چەنەها گەنج لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە، لە کەرکووک، لە گەرمان و ڕاپەڕین، لە هەولێر و دووهۆک چوونە ئێو دەستیان نایە چەک و بەرگریان لە ڕۆژاوا کرد. لە خەباتی مەدەنی شابینیمان چۆن گەنجەکانمان ڕژانە سەر شەقامەکان بە هەموو ژن و پیاوی بەتەمەنەوە بیگرە بۆ گەنجێک کە ئەم خۆپشاندانەش وزەیەکی زۆر زیاتریە بە شەڕوان و بە خەڵکی ئێمە لە ڕۆژاوە. لە هەمان کاتا خەڵکیکی تر هەبوو بە نووسین، گەنجێکی تر هەبوو. ئێستا خەباتی تۆڕە کۆمەڵاتیەکانی شاتەوە، خەباتی دنیای گریمانەی ئەویش خەباتێکی کەمتر نیە لە خەباتی سەرجادەوە. مەسەن هەر بۆ زانیاری کە جەنابی شاحەتمەن بەشێک بووی لەو خەباتە کە ئیمزاک و ئۆکرایە بۆ لیندزەی گراهام کە ئەو یاسایە بەڕێکات کە بەرگری لە کورد کا لە کۆنگرێسی ئەمریکا، ئەوەش دیسان جۆرێک بوو لە خەبات. دەستخۆش کاکێ بەرجان، سەرەتایکی زۆر باش دیامێ بۆی کە پرسیارت لێ بکەم باسی ئەو ڕابوونەت کرد، ئەو ڕابوونە گەورەی کە ڕۆحی کوردانەی لە کوردستانی باشوور لە ژێر خۆڵەمێشی ئەم چەند ساڵە هێنایە دەرەوە. بە بڕوای تۆ هۆکاری ئەو ڕاچەنین و ئەو ڕابوونە چی بوویان کە خۆشت بەشێک بوو لە کاتێک کە
ڕۆژاوامان بینی هەمومان ئەم شوناسە کوردی و ئەم ڕۆحە کوردانەیە و ئەم بزاوە کوردایەتیە لە ناومانات وەکو بورکان تەقیەوە ئەی جەڕی تۆ تەفسیری تۆ چییە بۆ ئەمە؟ تەسەورەکەم مامۆسایسینیانی زۆر جار لە ناو زۆر نەتەوەی دنیا هەیە کە لەوە ئەچێ ناکۆکی ناوخۆیی زۆر بێ بەس کاتێک تووشی هەرشێکی دەرەکێبی مەجبوری ئەو ینی ناکۆکیە ناوخۆیانە وەلاوە نیت و کار بۆ پاراستنی نەتەوەکە بکەین ئەگەر لاوەچێ مخارنێکی زۆر دروستیش نەبێت ینی مە بۆ نمونەوەختی خۆی جوولەکەکان لە ناوخۆیانە زۆر ناکۆک بوون بەڵام دوای هۆڵۆکۆست دوای لێ هاو سەرباری هەموو ناکۆکیەکانی خۆیان یەک بگرن و بۆیکیانێکیان هەبێ و بەرگری لە خۆیان بکەن ئەمە باسیەوە ناکەین کە ئەمکیانە دروستە یا دروست نییە ئەمانیش خۆیان جارێکی ترێسا بۆ نمونە لاچێ قەتڵ عام کەن و لە غەزە بەس باسی ئەوە ئەەکەم کە ئێمە ژۆکوونەتەوەی کورد لەوە چێ ناکۆکیمان زۆر بێ لە هەرمی کوردستان لە پارچەکانی تر بەڵام ئەم هێرش و ئەم قەتڵ عامی کە ئێمە بەرەو ڕووی بووینەوە ئەو جانە نیشتمان پەرۆرەی جارێکی ترتیا زین و کردین کە هەر تاکیکی کورد هەستێکی نیشتیمانی قوڵ لە ناخیایەتی وەکوتم لەوە ئەچێ بەهۆی هەنێک گەندەڵی و هەنێک خراپی بۆ نمونە دەسەڵاتی کوردی لە زەمانێکە وای کردبێ کە خەڵکی ئێمە زویر بێ بەڵام لە ئانوساتێکی دیاری کراوە کە هەستەکە تووشی میلەتەکەی تووشی قەتڵ عامە بێ واز لە هەموو ناکۆکیەکانە هێنێ و دەسەیاتە چەک بۆ بەرگریە ڕژێتە سەر شەقام بۆ بەرگری طبعا نەکرد لە هەرمی کوردستان لە ئەمریکا ئەوروپاش جەنابتان نەزان کە هەرچی کوردە ڕژایە سەرجاتەکان هەر شار پارچەکەەوە بێکومان من کەمتر خۆم لە بابەتی ڕاوەکاری سیاسی و کۆمەڵایەتی و هی ئەم مێژووی و ئەمانەم حەزەکەم ڕاستەخۆ بچینە چیرۆکی جەنابتەوە لەبەرەوەی کە حەزەکەم ئەم زنجیرەی هی پۆدکاستەکەمان وەکو جۆرێک لە شایەتیدان یاخود جۆرێک لە گێڕانەوەی هی مێژووی بێ کە جەنابەت بەشێک بووی لێ لەگەڵ ڕاگەاندنی سەفەربەری یاخود ئەوەی کە پێوترێ نەفیر عام بە عەرەبی هەموو کوردان لە هەر چوار پارچەوە بەدەردیەڵێ پشتێنیان لێ قایم کرد و توێشویان کۆ کردەوە بەرەو ڕۆژاوا ڕۆشتن جەنابەت بەشێک بووی لێ حەزەکەم چیرۆکی ئەوم بەوجارێتەوە کە چۆن ڕۆشتی تو کەی گەشتیە سەر خاکی ڕۆژاوای کوردستان بەسەر شاو طبعاً کاگەسین هەر وەکو ڕوونکردنەوەیەک ینی جوانی سەفەربەری لەوایە بۆ گرتۆ دیقەتی بێ زمانی کۆن لە زمانی عوسمانیەکانە سەفەربەرلیکیان پێوتوە بەزەوی عوسمانیەکان بە زۆرە ملێ خەڵکیان بردووە بۆ شەڕێکی ناڕەوە بەڵام ئەمەی کە لە ڕۆژاوا ڕوویە خەڵک خۆویستانە دەسییا چەک بۆ بەرگری لە خاکی خۆی کەمە شتێکی زۆر جان بوو لە مێژووی کوردە تەعمە خۆم ئەو شەوەی کە بینیم بڵین جەمع ینی چەتەکانی داعش و هێزەکانی جۆلانی پەلاماری ڕقە و دێرە زوریان ناو پەلاماری تەبقیان ناو پەڕینەوە لە فورات خۆم زۆر پێی بێتاقەت بووم بە تایبەتی کە بینیم کۆمەڵە شەڕوان قەتڵ و عام کراون و سوکایەتی بە جەستەیان نەکرێ و بە لاشایان نەکرێوە لە باڵەخانی بەرز و فڕئێریە نەخوارێ زۆر پێی بێتاقەت بووم و هەستم بەوە کرد کە ینی هەستم بە شەرمەزاریە کرد کە میلەتی ئێمە لە ڕۆژاوا تووشی قەتڵ و عام بێ و منی ژێرە دانیشم یعنی وتم هەرچۆنە بێ ڕۆکەمە ڕۆژاوا خۆ ئەگەر نەتوانی لە شەڕیشا بەرجاری بکەین لانی کەم هەوڵین ورەیەک بین بە میلەتی خۆمان لە ڕۆژاوە پێیان بڵین کە ئەوان بێ پشت و پەنانین تەنیانین لە هەر چوار پارچەکەەوە خەڵکێت بەرحەڵ کە ڕوون کردە ڕۆژاوە بڵین خۆ درۆشتیا لەگەڵ خەڵکی سێ برادری خۆشمانم لەگەڵا بوو کە گەیشتینە سەر سنوور طبعا لای خۆمانەوە فیشخابووری پێڵن لەو بەرەوە سمێلکای پێڵن دەوری سعات 12 شەو بوو بەداخەوە 12 شەو تا 4 بەیانی لەسەر سنوور ماینەوە زۆر ساردیش بوونیان هێش پەڕینەوە ناچارچوین نەدوهۆک شەیەک ماینەوە بۆ بەیانی دیسان هاتینەوە سەر سنوور دوسێ ساعتی تر هەر ئەیانود ناتانکەین نەژوورۆ منیش بڕیارما بووتم هەر لەسەر سنوورە مێنمەوە تا ئەو کاتی ڕێگەمان پێن ئیتر باش بوو ینی قەرەباڵغی و فشارێک دروست بوو ناچار ڕێگەیان ناکە پەڕینەوە بۆ ئەوبەر تامان لەبەری هەرێمی کوردستان وەنیانە هێشت کە پەڕینەوە تەبان چین بۆ دێرێک شەیەک لە دێرێک ماینەوە لای کۆمەڵک هەواڵی شەڕان یەکیان کەنای ئەبوو شوان بوو شەو لە ماڵی ماینەوە بەڕاستی پیاەکی تابڵی قارەمان و یان دۆست بوو ئەیش کوڕێکی خۆی شەهید بوو لەم شەڕانی دواییە ڕۆژی دوای ئەو بیرمە چوینە سەر بۆ گۆڕستانی شەڕانەکان 5 شەڕانی شەهیدیان هێنایەوە لە شەڕەکانی حەسەکەوە دانەیەکیان گەنجێک بوو کە بۆ ئەوی نەکەوێتە دەست چەتەکانی داعش گیانفیدایی کرد بوو خۆی تەقان بۆ چەتانەیە بەهەرحەڵ دوای ئەو ڕۆژەکە لە دێرەگوین ویسام چین بەرەو قامیشلو زۆر هەوڵیاننا لەگەڵمانوتیان باش نییە و خەتەرە و لەبەرەوەی جگە لە هێرشی بڵێن جەماعەتی جوولانی داعشیش هەنیشانی نووسوی هەیە مەسەن لە ناو حەسەکە و لە ناو قامیشلیا چکە عەرەبێکی زۆر لەو شارانە شەژین بەڵام من هەر چۆنەڵی سوور بووم لەسەروی کە هەر بڕۆم بەهەرحەڵ ڕۆشتین بۆ قامیشلو ئیتر کە ڕۆشتین لەوێ
بارودۆخێکی زۆر ناخۆش بوو، سارد و سەرمایەکی زۆر بوو، هەروە بێتەوە دوکان و بازار ئەتوان بڵم لە سایەن و 5 داخرا بوو بە دەگمەن تاکوتەرە ئەگەر دوکانێک یاخود چێشخانەیەک کرابێتەوە تۆزێک لە ناو شارە گەڕاین و دوای ئەوە چین بۆ بڵین کەناڵی ڕۆناهی تەلەڤیزیۆنی ڕۆناهی اینجا بیرمە کە چون کاگیاسین لە ژوورێکا کۆمەڵە خەڵک دانیشت بوون لە ژووری بڵین بەڕێوەبەرەکەمیش پرسیم وتم جەنابتان کامتان بەڕێوەبەرن هەمویان جوابیان نامەوەتیان کەسمان بەڕێوەبەرین ئێستا ئێمە هەمومان شەڕوانین جا بەڕاستی جواب بوو هەر هەمویان چەکیان بەدەستە بوو بە بێژەر و بەڕێوەبەر و بە هەموو کارمەندەکانیانەوە ئەین زۆر بەڕاستی هەستێکی کوردانی زۆر جوان بوو کە لێ بینیم بەڵێ لەوێ کە ینی کە چیتە ئەوێ ینی هەستی گشتی چۆن بوو ینی من بەردەوام ئەم پرسیانی چکە من لەم دۆخانەیە دۆخێکی زۆر مەترسیدارە تۆ ڕوبەڕووی بەکو جۆرێک دەست لێبەردانێکی نێودەوڵەتی بوویتەوە گڵۆپی سەوز بۆ هێزێکی زۆر درڕندە و دڕ و وحشی و شەڕانگێز هەڵکراوە بۆی کە تۆ قەتڵ و عامکاوە ئەوانە ینی ئەگەری کۆمەڵکوژی لە ئارایە ینی هەموو لایەکێ ینی حتا مینەکان ینی چەتەکان خۆیان ینی هینیان نەکریانی بانگشێوان نەکرد کە کۆمەڵکوژێکەکە کەسێکیان بەدەستکەوی کوژن و میدیا جیهانەکان ناوەندەکانی مافی مرۆڤ سیاسیەکانی هیدنی ینی هەمووی هۆشداریان لە کۆمەڵکوژێ لەو دۆخەیە خەڵک لەوێ چۆن بوو و چۆن ینی بەتایبەتیش کە ئێستا وەکو جاران نییە بتوانانی ئەم هەواڵانە بشاری توانی خەڵک هەمووی ئەزانێک کە لە بەردەم مەترسێکی گەوریان دۆخی گشتی خەڵک لە ڕووی مۆراڵ و ورە و گیانی ڕوبەڕووبوونەوە چۆن بۆی کە بینیت لەوێ طبعا مامۆسایەسینەوەی من بینیم ینی ئازایەتی ئەو میلەتە لە لووتکەیە بوو ینی لە گەنجێکی 18 ساڵەوە تا ئەکاتە کەسێکی 50 ساڵ و بەروژووریش بە ژن و بە پیاوە دەستیان نابووە چەک و ئەوەی ناوی ترس بێ لە دڵی ئەو خەڵکیان نەبوو بەمەرجێک ینی سەرمایەکی زۆر بەفرباری بوو پلەکانی گەرما دابەزی بوو بۆ ناقص 5 ئاو کارەبا خۆراک و سوتەمەنی ئەمانە هەمووی کەم بوون بەڵام خەڵکەکە بە گیانێکی زۆر تێکۆشەران و شۆڕژگێڕانەوە بەردەوام بوون لە پاراستنی گەڕک و ناوچەکانی خۆیان ئەنی من نمونەیەک بۆ جەنابە باسکەم کاگیاسین کاتی خۆی بڵین یەکەم جار لە مێژووە کە مەسەلەی ترس و تۆقانن کە بەکارهێنرابێ بۆ وەکو جۆرێک لە تاکتیکی جەنگ طبعا لە زۆر کۆنترۆ هەیە بەڵام کە بە شێوەیەکی گەورە و سیستماتیک لە زمانی جەنگیزخانە بووە کە چۆتە سەر شارێک بۆ نمونە گەنج و پیر و خەڵکی مەدەنی مناڵ زۆر خەڵکیان سەر بەڕێ و قەتڵ و عامیان کردوون بۆیە کە چوونەتە نزیک شارێک پێشەوەی بگەن خەڵکی شارەکە هەر بە بیستنی ناوی جەنگیزخان تەسلیم بوون جا ئەم چەتانی داعش هەمان تەکنیکیان بەکارهێنایەوە ئەگە بیرتان بێک پێشتر بە ئاسانی بۆیان چووە سەر لە مسڵەوە تاکو و ڕەقە ینی ڕوبەرێکی زۆر گەوران توانی لە ماوەیەکی کەمە داگیرکەن بەڵام ئەمەیان نتوانی لەگەڵ کووردا بۆیان نەچوە سەرەگەر دقەتی بی کە لە پێشتر لە کۆبانی چی خەبات و تێکۆشانی کرا و چ بەرگریە کرا ئەم جارش بە هەمان شێوە ئین لە ڕێی ئەوەی کە سوکایەتی بە جەستەی کۆمەڵی شەڕوان بۆی خەڵک ترسێن بڵێن ئێمە لە دوای ئەوەی کە ئەشتان کوژین هەر لە کۆڵتان نابینەوە بۆ نمونە سوکایەتی بە لاشەکانتانەکەین بەڵام باوەڕ ڕەبێ کاگیاسینانی ئەچویتە هەر گەڕک و کۆڵانێ خەڵک دانیشت بوو مەسەلەن شەڕوان بە سازەوە ینی هەڵپەڕکێ بوو دڵخۆشی بوو ینی جوابی ئەوان بۆ ترسەکەی داعش ئەو بوو کە ئێمە ناترسین و گەڵتەمان بۆ شتانەیە کە ئێوە ئەیکەن جا ئەوە بەڕاستی پیشانیە کە ئەم میلەتە ئازایەتیەکان لە لووتکەیە و بۆیە شەک ئەگەر دیقەتی بەی کاگیاسین ینی سەرەتا لە ڕەقە و دێرە زور و تەبقا کە ئەمانە زۆرینەی عەرەبن بەداخۆ خیانەتیان لە کوور کرد ئەو هۆزە عەرەبانە هەڵگەڕان و بە شەرتێک کە ئەمە چەند ساڵە یەپەکە و یەپەژە کە هەم ڕاهێنانیان پێ ئەەکەن چەکیان ئێنێ پارەیان ئێنێ ئازۆقان ئێنێ هەڵگەڕانەوە بەڵام لەوێ تەمان ناکرێت تۆ بەرگری بکەی تۆ لەم لاوە هێزێک لە دەرەوە بۆویەت کە هێزی داعش و ئەحمەد شەرع لە ناوی شۆ تۆ هێزەکانی خۆلی هەڵگەڕێتەوە زەحمەتە بەرگری بەڵام ئەوەیجی خۆشحاڵی یەک بە زەخاکی کوردستانان تا ئێستا نەیەوە بەدەستەوە پارێزگاریان لە هەموو شار و شارچکە و گوندێکی کوردستان کردو وەکە هێزەکانی بڵێن جۆلانی ژنزیک بوون لە ناوچە کوردیەکان و ئەو بەرگری سەختیان بینی اینجا ناچار بوون جارێکی تربێنەوە سەر مێزی گفتوگۆ لەگەڵ پێم وابێ ئەو وێنانە زۆر کاریگەری هەبوو کە جەنابەت باسکرانی مناڵ و گەنج و پیر و پیا و ژن هەمووی بێکەوە هەڵاپەڕین بە خەریکی گۆرانی وتن بوون ینی شتەکە ینی
سیر بوو ینی لەوە ئەچوو میلەتێک ڕوبەڕووی مەترسێکی گەورە بوو بێتەوە لە سەیران وشتە چوو ینی تەسەورەکەم ئەو ورە بەرزە و مۆراڵە بەرزە زۆر کاریگەری هەبوو لەوەی کە ئەو هێزانەی جۆلانی 1000 حساب بکەن بۆی کە بێنە ناوچە کوردیەکانەوە کاریگەری گەوری هەبوو بێت باش حەزەکەم چیرۆکەکانی خۆ چیرۆکی سەرنجڕاکیش لەوێ چیت بینیەوەی کە زۆر کاریگەری هەبوو لەسەر و ماوەتەوە ڕەنگە بۆ فترێکی زۆریش لەلات بمێنێتەوە چی حەزەکەم هەندێک لەو چیرۆکانە ببیستین وڵی کاگەسیم بڵین شتێکی زۆر دیاریکرا و ڕووی نە بەس ئەوەی کە ڕۆژێک بەلام وە سیر بوو چون بۆ حەسەکە تەما حەسەکە بەرەکانی پێشەوەی شەڕ بوو بەڵێ لێ بە سوودفە تووشی کە حەمەڕۆ پیشم زۆر خۆشحاڵم کە بینیم بەڵێ طبعاً مەسەن لە هەنێ شوێن شەڕ و بەرگری بوو لە هەنێ شوێن خەڵک ناڵم هەڵ ئەپەڕین جام بیرمە چون بۆ بارەگایەکی سەرەکی هێزەکانی یەپەگە لە حەسەکە هێزێکی زۆری شەڕوانی لێبوو خەڵکی گەڕەکە کرد دەستیان نابووە چەک و ئاهەنگیانە گێڕا و خەریکی هەڵپەڕکی و ئاهەنگێڕان بوون بە حکمەوەی کە توانی بوویان هەنێک شانین و سووی داعش ناوبەرن لەو کاتەیە من بڵێن تۆزێ چوومە ئەولاوە تەلەفۆنێ بکەم بینیم درۆنێکی زۆر گەورە هاو هی بێرەقدار من نەمزانی بوو دوای لە گوگل خوێنمەوە لە سەری کە ئەمە 12 متر بە 6 مترێنی نزیکە تقریبا بە قەفڕۆکێکی جەنگیە بێ هات و گەڕای و هیچی نەکرد تەوان دیار بوو بۆ چاودێری هاتبوو بەس باوەڕە بێ ینی کاگەسین ئەو خەڵکە هەر بە خیاڵانە نەهاو هەر بەردەوام بوون لە هەڵپەڕکی و ئاهەنگی خۆیان وەکوی کە هیچیان نەدی بێ ینی ئازایەتی ئەو میلەتە شتێکی زۆر سیر بوو کە بینیم بەڕاستی بەڵێ زۆر جێی دڵخۆشی حەزەکەم کاریگەری ینی ئەوان تا چەند ئاگیان لە ئەو ڕوژان و خرۆشانیهی باشوور بوو ینی باکوور ڕەنگە ئاسایی بێت چکە پەیوەندی هەم پەیوەندی زما بڵین دیالکتیک و پەیوەندیهی خزمەتی ئەوانە شێ ڕەنگە ئاسایی بێ بەڵام پەیوەندیان لەگەڵ ڕۆژ بڵین لەگەڵ باشوورە تا چەند ئەو خرۆشان و ئەو پشگیریە بەهێزەی کە لە هەولێر لە هەتاوان لە هەولێر زۆر بە گەوری دەست پێکرد بە تایبەتی ئەو شەوەی کە خەڵکی هەولێر چوونە سەر قونسوڵی ئەمریکی خەڵکی هەولێر ئەوە نقطەی تەقینەوەکە پێم وابێت لەوێەوە بوو ینی ئیتر ئەوەی کە لە سلێمانی کرا دوایی لە کەرکوو کرا ئەوان ئەوە تا چەند ئاگیان لەو بووە تا چەندیش کاریگەری هەبوو لەسەر ورە بەرزەکەی خوان لە ئەساسا ورە بەرز بوون تا چەند ئەمەی ئێمەش کاریگەری هەبوو لەسەر ئەوان پێم وایە کاگیاسینانی یا بە نوعی تر بێڵم ئەین تەسەور ناکەی چێ ورە و زەیەکی یابوو بەوان ئەنی کە ئێمەیان ئەبینی یا هەر خەڵکێکیان ئەبینی لە هەرمی کوردستانەوە هاتبوو لە هەولێرەوە بێ دوهۆک بێ سلێمانی بێ کەرکووک بێ هەر پارچێکی بڵین هەر پارێزگا و قەزا و ناحەیەک بێ ینی لە خۆشیە دەستیانە کرد بە هەلهەلە و چەپڵەلیان و بڵین ئەها پێ هەڵان بە هەرمی کوردستان و بە خەباتی ئێمە ینی میلەتی کووردا بەگشتی یعنی ورەیەک و وزەیەکی زۆر زیاتریانێەوە تێگەیشتن کە ئەمان بێ پشتوپەنانین کە ئەمان قوڵایەکی استراتیجیان هەیە لە ناو هەر چوار پارچەکەیە لە ناو هەرمی کوردستانە لە ناو ڕۆژهەڵاتە لە ناو باکوورە و بینیمان ینی تۆ ئەگەر دیقەتی بی لە باکووریشەوە خەڵکێکی زۆر سنووریان بەزان و پەڕینەوە ئەو بەڵام دواتر ئەوە بوو تورکیا بڵین جەندرمێکی زۆری هێنا سەر سنوور و ڕێگری کردەوەی کە خەڵکێکی زیاتر بێتە ئەمبەرەوە بە تایبەتی بڵین نسەیبین و قامیشلو وەختی خۆی یەک شار بوون ئەم سنوورە دەستکردە کردوونی بە دوو بەشەوە خەڵکێکی زۆر لە نسەیبینەوە بڵین ڕژایە ناو قامیشلو خەڵکێکی تریژ دیسان ڕژایە ناو کۆبانی ینی ورەیەکی زۆر زۆر بەهێزی یابووان و تیگەیان کە ئەمانە بێ پشتوپەنانین بەڵێ سەبارەت بە ئامادەی کوردانی باشوور لێوانی تۆ ئایا بەژماری زۆر ئەدبینی جگە لە کوردی باشوور ینی باکوور و ڕۆژهەڵات و ئەوانش ینی ئامادەی کوردانی پارچەکانی دیکە لەوێ چۆن بوو و تا چەند هەست بە ئەوە کرا لە ڕووی ژمارەوە چەندن زۆرن کەمن خۆی تەعاان کوردی هەر چوار پارچەکەی لێ بوو بەڵام تەسەورەکەم باکوور بە دەرەجەی یەک بە دەرەجەی دوو بڵین باشوور هەرمی کوردستان خەڵکی ڕۆژهەڵاتیشی هەر زۆر لێ بوو من بیرمە ئەو ڕۆژەی کە چوون بۆ کەناڵی ڕووناهی تەعاانەوە خۆمان خەڵکی باشوور بووین خەڵکی ڕۆژاوش کە خۆی لێ بوو خەڵکێکی باکووری زۆری لێ بوو کوڕێکی گەنجی زۆر ئازای لێ بوو کە خەڵکی ڕۆژهەڵات بوو پێم وابێ خەڵکی گوندێک بوو نزیک مەریوان باسیەکەی کە دووشەوە نەنووسووە بۆ بەرگری لە بڵین ئیزاع و تەلەڤیزیۆنی ڕووناهی و کۆمەڵە تەلەڤیزیۆنی تریان هەیە تەعاان سێکوانە زۆر زۆرجی خۆشحاڵی بووێنی هەستمە کرد کە ئەو سنوورە دەستکردانە خەریکە تێگەشکێن ینی تۆ کۆمەڵە سنووری دەستکرد کە لە زمانی ڕێکوتنامی سایکیز بیکۆ لە 1960ەوە کەریمی عفو کوردستانیاندا بەشکرۆ بەسەر چوار پارچەیە کە ئەمە یەکەم جارە لە مێژووی کووردا خەریکە ئەم سنوور دەستکردانە ئەشکێنرێ و هەموو کورد یەکە گرێ و کە بەرگری لە خاکی کوردستانەکە بەڵێ هینە لەوێ تەعاان خەڵکی هەندێک لەو شەڕوانانەی کە لە
ڕقە و دێرە زور لە حەلەبەوە پاشەخشیان کرد بۆ خەڵکی تیا بوو لەوانە کە سوکاری شەید بوو بێ لەوانەوە چیتان سەبارەت بە تراژیدیا سەبارەت بە نەبەردیەکانی هی حەلاپی دوایی ڕقە و دێرە زور چیتان بیست ئەوانەوەی کە خۆت لە مەجلیسەکان یاخود لە بەدەمی لە کەسێکیانت بیستی بێ خۆی تەمان کاگیاسین بەنسبەت مەسەلەی شەڕوانەوە لەبەرەوەی یا لە شەڕابوون یا لە ئامادەسازیا بوون بۆ شەڕ ینی مەجای ئەوە نەبوو کە بچی قسەیان لەگەڵکە یا چیرۆک بگێڕنەوە بەڵام ئەوەی کە با بڵین لەوە چێ سەرنڕاکێش بێ بۆ جەنابتان و بۆ بینەران و بیسەران بیرمە بڵین ڕۆژێک لە قامیشلی لەگەڵ کۆمەڵێک شەڕوانە چین بۆ سەردانی مزگەوتەکان چکە مزگەوتەکان کرابوون بە پەناگەیەک بۆ پەنابەران تەبەن کاگیاسین خۆی ژماری دانیشتوانی قامیشلی تقریبا 200,000 کەسە و 200,000 ئاوارش ڕژا بۆ ناو قامیشلیەوە لە بڵین دێرە زور و لە ڕقە و لە تەبقاوە و لە گەڕەکەکانی شەخ مەقسوود و ئەشرەفیە لە حەڵەبەوە اینجا بەداخۆ ینی سەرمایەکی زۆر بوو هیچ سوتەمەنیکیش نەبوو ینی ئەمانەی کە ڕاشیان کردبوو بەس فرێ ئەوە کەوتبوون جگە لە مەسەن ناسنامە و هەنێک پارە جل و بەتانی وشتان هێنا بوو ئیتر یەکی سێ4 بەتانیا بوو بەخۆیان لە تاو سەرما چکە ناڵم ناقص 5 بوو بارەدۆخێکی زۆر ناخۆش بوو اینجا هەنێک لەو برادرانی کە هەنێک لەو ئاوەرانی کە دوان من لێ یەکێک لەوانە باسی ئەوەی کرد کە لە ڕقەوە ئەمە سێ هەم جارە ئاوارە بێنی جارێک کە وەختی خۆی داعش هاتووە جارێک کە وەختی خۆی یەپەگە و یەپەژە هاتون و شەڕ و یا دیسان چۆڵی کردووە جاری سێهەمیش کە ئەم هێزانی جۆلانی و داعش هاتونەتە سەریان اینجا باسی وێ کرد کە چەند بە زەحمەت ڕایان کردووە لەوێ دوای ئەوە چوونەتە بڵێن ینی کە ڕۆشتون چوونەتە عین ئیسا لە عین ئیساش جارێکی تر کە داعش هاتووە جارێکی اینجا ڕایان کرد بۆ قامیشلی بە بارودۆخێکی زۆر ناهەموار و ناخۆشە بنەماڵەیەکی تر باسی وایانە کرد کە ئەما خەڵکی دێرە زور بوون تەسەوریان کرد و ئەها شەڕێکی کاتی بێت کە زۆر جار شەڕوویا و شتیل و بابەتە بەڵام دوجار بینیوانە کە نەکەر هێزەکانی جۆلانی نزیکە بنەوە لە ناو خۆشە هەڵگەڕانەوە دروست بووە بە شەڕی کۆڵان و کۆڵان چکە هەنێک لە شەڕوانە هۆزە عەرەبەکان کە هەڵگەڕاونەتەوە ئیتر بووە مەسەن هاوان بەرگەڕەکەکەیان کەوتووە بارودۆخێکی زۆر ناخۆش بووە ساون تا شەودا هات و اینجا بە بەلەم لە ڕووباری فورات پەڕیونەتەوە و دوای ئەوە بە تراکتۆر و بە پیادە و فترێکی زۆر ڕۆشن گەیشتونەتە حەسەکە اینجا لە حەسەکە ژماونەتەوە جارێکی تلێش بۆ تۆ بە شەڕ و شانوسۆکانی داعش اینجا هاتوونەتە قامیشلی جەبڕاستی ئینسان زۆر خەفەتی ئەخوارد تەنانەت کۆمەڵە بنەماڵی عەلەویشی لەمون لە منتیقەی ساحلەوە کە کەناراوەکانە بازەقی و تەرتوسە ئەوانیش لەبەرەی تووشی جینۆساید بوونەتەوە ڕایان کردبووە ژەردەسی هێزەکانی ڕۆژاوە چکە وەکو جەنابتان نەزانانی دروزەکان لە باشوور ئیسرائیلیان پارێزێ بەڵام عەلەویەکانیش تووشی جینۆساید دەبنەوە لەبەرەوە کۆمەڵی عەلەویش دیسان ڕایان کرد بۆ ڕۆژئاوا ئەی زۆر بەڕاستی جێی داخ بوو کە ئەوم بینی بەڵێ ئەتوانی بڵێنێەوە بوو بە پەناگێک بۆ هەموو لایەک بۆ عەرەبی و عەرەبەی کە لە دەستی داعش این بوون بۆ دروزەکان بۆ عەلەویەکانیانی و بوو بە شوێنێکی شکەکۆکەرەوەی هەر 4 پارچەی کوردستان بوو لەبەرەوەی هەموو کوردستانی لێ کۆبوو بۆ لێ سەبارەت بە ئیدارەدانی ئەو دۆخە گرژە یعنی دەسەڵاتدارانی ئەوێ هەسەدا و حکوومەتە خۆجێیەکان یا بەڕێوەبەرێتە خۆجێیەکان ئەوانە چیان ئەکرد کاروبار چۆن ئەڕۆی بەڕێوە شتی ئیشی ڕۆژانە چۆن جێبەجێ ئەکراوەوە طبعاً وەکو بۆم باس کردی کاگیاسی من بۆ زۆر شوێن چووم تەنانەت بۆ لای سێ سەرۆک حزب کە کاغەریب حەسۆ و دکتۆر سەلاح دەروێش و لەگەڵ کاک ئەحمەد سلێمان ئەوانیشم بینی خەڵکێکی زۆرم بینی شەڕوانێکی زۆرم بینی وریان زۆر بەرز بوو ینی لەو بارودۆخە ناخۆشایە چکە بەڕاستی کاگیاسینانی گەرتۆ دیقەتی بێ کە یەکێ لەو شارانی کە لە دنیای ناسراوە بە بەرگری ستالینگراد دەبڵێن لە جەنگی جیهانی دووەمە باوەڕە بێ ئەوەی من بینیم هیچی لە ستالینگراد کەمتر نەبوو ینی ئەو سەرمایی لێ هەبوو لێرەش هەبوو کە ناقص 5 بوو ئەو کەمی خۆراک و سوتەمەنی و نانوشتە بڵین جلو بەرگوشتە کە لە ستالینگراد هەبووە لە بڵین لە چلەکانە 940 لە جەنگی جیهانی دووەمە بە هەمان شێو لێرەش هەبوو بە هەمان شێوەی ستالینگراد ئەمانی ژعنی هەم هاوڵاتی و هەم شەڕوان دەستیان خستووە ناو دەستیەکەوە بۆ بەرگری لە شارەکانیان یعنی نمونەی خۆراگری بوون زۆر بە جوانی شارەکانی خۆیان بڕێوە ئەبردووە هەموو سەرسوچ و کۆڵانێک لەوە چێ بڵم هەژنۆیەک یادە 12 شەڕوانی لێ بووە
خەڵکیکی لێ بۆ کە خۆی خەڵکی گەڕەکەکەی دەستیا بۆ چەک و بەرگری لە گەڕەکەەکانی خۆیان ئەکرد و سەرباری ئەوەش من بیرمە لەگەڵ کۆمەڵە شەڕوان چین مشوری ئەوەشیانە خوارد کە خۆراک دابینکەن بۆ ئاوارەکان ئەنی بەدەر لەوەی کە خۆیان لە شەڕ و ئاڵۆزیا بووین وەکوتم خۆی شارەکە کە 200,000 کەسی تیا 200,000 ئاوارشی تیا بوو مشوری ئەوانە خوارد کە خواردن پیاکەن یا سوتەمەنی پیاکەن بۆ ئاوارانی کە لە ناو ئەو مزگەوت و لەو بنکانایە جیان کرابەوە. بەڵێ باشە سەبارەت بۆ گەنجە ئەو گەنجانی باشوور کە لێبوون حەزەکەم سەبارەت بە ئەوان بزانم ینی بڕێکی باش لە گەنجەکان ڕۆشتبوون بۆ دەستیان نابووە چەکەوە هیچ کامێک لەوانت بینی و حەماسەتیان هۆکاری چوونیان بۆ ئەوێ حەزەکەم لەبارەی ئەوانی شۆ زانیاریمان بێتێک ئەوەی ڕاستی بێکا یاسین لەسەر سنوور گەنجێکی زۆرم بینی هی سلێمانی و هەولێر و دوهۆک و کەرکووک و هەموو ناوچەکان بڵێن دەڤەری ڕاپەڕین و دەڤەری گەرمیان لە هەڵەبجە لە زۆر شوێنوانی گەنج هاتوو بەڵام کە دوای ئەوە داخلی ناو ڕۆژ ئاوبووین تقریبا هاوکو بڵێ پەرش و بڵاو هیچانم نەدیوە تەنها کەسێک کە دیمەوە کاکەمە ڕۆڤ و ئیش لە حەسەکە بینیم ئیتر تووشیان نەبوومەوە ئەوانە ینی هین نەبوون ینی دابەژە بوون بەسەر هێزی جیاواز و ئەوە ینی نەبوو لە شوێنەکە کۆبکرێنەوە ینی زوو تێک ئەوەی کە هەست پێکرد یەکسەر لەگەڵ شەڕوانەکانە بەجۆر لە جۆرەکان یەکسەر ئەچوونە ناو یەکەیەکی هی سەربازیە و یعنی وەکو ئەوی کە ساڵها بێکەوە بنەوە هەستمان بۆ ئیسینجاما کردووە بەڵێ حەزەکەم سەبارەت بە تێپەڕاندنی ئەو دۆخەرچەند تێمان نەپەڕان و ڕاستێکی بەس ئێستا لەگەڵ کۆنگرەی ئاسایشی میونشن ئەم یەک دوو ڕۆژەکە بینیمان لە میدیاکانەوە سێرەکەی وەفدی کوردی هەم هی باشوور هەم هی ڕۆژاوا زۆر بە قورسی ئامادەیە وەزیری دەروی ئەمریکا لەگەڵ جەنەرال مەزڵ و عەبدی و ئیلهام ئەحمەد کۆ بێتەوە سێرەکەی تورکیا بە هینی خۆیەوە پاشەخشەی کردووە لە داخی ئامادەبوونی کورد لەوێ و ئەوانە هەست دەکرێت ئاهێک جۆرێک لە ئاهێک هاتۆ چەند مەترسیەکان هێشتا هەر ینی مەترسین و کەس ئەو سیستمەی کە لە سووریایە ناکرێت هیچ کاتێک باوەڕی پێ بکەیتەوە ئەوانە چۆن ینی ئەمە چی لای تۆ دروستەکە بەراورد بەو دۆخە ترسناکەی کە لەوێ بوو ینی ئایا پێشبینی ئەکرا بۆ نمونە ئێمە ئەو دۆخە بەو شێوێت تێپەڕینەوە بگاتە ئێستا کە وردەوردەی تر قساکرێت لەسەرەوەی کابێ هەرێمی کوردی لە سووریا دروست بێ و بە جۆرە لە جۆرەکان حکمێکی ذاتی و لە دەستورە ئەبێ مافەکانی کورد بچەسپێندرێەوە ئەوانە هەستە چۆنەکە تۆ هەم ئەو مەترسیە ژیاوی تووەم ئێستا ئەم جۆرێک لە ئەو ئاهەی کە تۆزێ بەبەر کووردە هاتو تۆ چۆن هەڵەسەنگێنیەوە طبعا لەلایەکۆ زۆر جێ دڵخۆشی لەلایەکی شۆک و جەنابە فەرمودیانی هێشتا هەر مەترسی تیاماوە ئەین تۆ گەردیقەتی بەی کاگیاسینیانی ئێمە بەداخۆ ئێڵە مەگەر تۆ سەری هاوکێشە دەوڵەتیەکان بکەی ینی ئیدارەکانی ئەمریکا لە 1975 سەردەمی جێرالفۆرد کە ئاشبەتاڵیان بە شۆڕشی کورد کرد و بە شۆڕشی ئەیلول کرد هەتا ئێستا کە زمانی ترەمپە و جارێکی ترەمپ خیانەتە ڕوویایەوە بەداخەوە بەشێک لەو زلهێزانە ینی میلەتی کوردیانۆک و کاڵایەک سیر کردووە کە لە بازاڕی سیاست و بەرژەوەندیا کڕین و فرۆشتنیان پێوە کردووە بەڵام ئەوەی کە گۆڕاوە لەم هاوکێشانەیە وعی قومی و هوشاری نەتەوەی میلەتی کوردە و ئازایەتی میلەتی کوردە ینی ئێمە پیان وا بوو کە ئێمە جارێکی تر چۆن لە 75 ئاشبەتاڵیان بە شۆڕشی کورد کردووە ئەم جارش بە ئاسانی ئەتوانن کورد پەراوێز بخەن و بیخەنە لاوە بە ئاسانی لەو هاوکێشەی دەری بکەن بەڵام ئازایەتی کورد و یەکگرتووی کورد و بەدەمەوەچوونی کوردانی هەر چوار پارچەکە وەڕژانە سەرشەقامی کوردانی ئەوروپا و ئەمریکا و هەرێمی کوردستان و تەنانەت تورکیاش بڵێن باکووریش وای کرد کە جارێکی تر ئەمریکاش بەخۆیان بچێتەوە فشارێکی زۆر لەسەر لە کۆنگرسی ئەمریکا و لینزێگرا هەموو کۆمەڵک کۆنگرسمانی دۆستی کورد دروست بێ کە ئەوان فشار لە ئیدارەی ترەمپ بکەن جارێکی تر بەڕاستی فەڕەنسا و ماکرۆنیش ڕۆڵێکی زۆر جوانی بینی کە ینی ئەم یەکگرتووی کورد وای کرد کە تورکیا و ئێران و سووریاشی جارێکی ترسان تێگەیشن کە کورد چیتر ئەو کوردەی جاران یەک بتوانن پشتگوێی خەن ئەمە لەلایەکۆ جێی دڵخۆشیە کە ئەمریکا و ینی با بڵێن ئەوروپا و بەتایبەتی فەڕەنسا جارێک تر فشاران لە ئیداری ئەحمە شەرع کرد کە دانیشێ لەگەڵ کووردە بەڵام ئەوەی کە بەلای منەوە جێی مەترسیە ئەوەیە کە ئەم ئیدارەی بڵێن ئێستای سووریا بەڕاستی جێی متمانە نیە بۆ تۆ گەر سێری سوپاکەی بکەی جاری پێشە مشتێنایی سوپای عەرەبی سووریە ینی بۆ معنایی کە جێی کوردی تیا نابێتەوە ئەین تۆ بەپی دەستور ئەم سوپای سووریا جێگەی هەموو سووریەک بێ چکە خۆ هەر عەرەب ناژی وە جگە کوردەژی دروزی تیاژی مەسیحیەکانی تیاژین بە ئەرمەنی و ئاشوریەوە و عەلەوی تیاژی طبعا عەلەویش هەر عەرەبن بەڵام ناکرێتەوە ینی وەکو وایە کە تۆ بتێ ئەم پێکاتە نەتەوایەتیانی کە هەیە بیسڕیتەوە ئەمە یەک دوو کاگیاسین تۆ دیقەتی بە سوپاکەی
سوپای ئێستای سووریا پێکهاتۆ لە چی لەلایەک و پێکهاتۆ لەوەی کە پێشتر داعش بووە یا جەبهەی نوسرا بووە یا هەری تەحریری شام بووە قاعیدە بووە ئەمانە ئایا جێسیقەن کە هەمویان دەستیان سوورە بە خوێنی کورد و بە خوێنی پێکاتەکانی تری سووریا بە عەلی و دروز و بە بەشێک لە سونەکانی باشە لەلایەکی ترەوە 2 میلیشای تر هەن کە پیان وترێ حەمزات و عەمشاد کە ئەمە 2 میلیشای بەکرێگیرایی تورکیان ڕاستەخۆ پارە لە تورکیا وەرەگرن و قەتڵ عامێکی زۆریان کردو بەرامبەر کورد لە عەفرین باشە تۆ لێرە باسی ئەوەکی وڵات تۆ چەک دانێ و لە تاکە وەرە ناو سوپای سووریاوە ئەمە تۆ چۆن سیقە بۆ ئەەکەی خۆ ئەمە ئەگەر بۆ نمونە سووریا وڵاتێکی مؤسساتی و دامەزراوە وڵاتێکی مەدەنی و دیموکراسیە ئەو کاتە تۆ پیسە بە چەک نیە سوپاکە ئەو پارێزێ بە سوپاکە پێش قەتڵ عامی کردی کاتە تۆ چۆن متمانەی پێ ئەەکەی ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئێمە چەک ئەوێ لە دەستی خۆمانە بمێنێتەوە ئایا بە فیرقەیەک و سێلی وایە یاخود بە جۆرە ڕێخستنێکی ترە ئەمە وەکو خۆی بەس ئەبێ لە دەستورا بچەسپێ نەک بە مەرسومێکی کۆماری یا مەرسومێکی جمهوری چکە تۆ کە بە مەرسومی جمهوری بوو بە مەرسومێکی جمهوری دەتوانی بەشیمان بیتەوە بە هەمان شێوە لە مەسەلەی سەرۆت و سامانە ئەو نۆتەی هەیە کە لە ڕومێلان زۆر گرنگە بەشێکی زۆری بڕێتەوە بۆ ئیداری خۆسەری و بەکاربێنێتەوە لە بژانووی ناوچە کوردیەکانە بەڵێ سەبارەت بە بەرەو کۆتایی پۆدکاستەکان و حەزم کرد لەم ئەم دۆخی کە ڕوویە ینی ئەمەی کە لە ڕۆژاوا ڕوویە سەرباری هەر هەموو ناخۆشی و کۆژان و تراژیدیەکانی بەڵام توێژاڵێک لە هەرێکێک لە ئێمە توێژاڵێکی فڕەیە و جەوهرە کوردیەکەی هێنایەوە سەرە و دیسانە و من زۆرێک لە گەنجەکان لە ئینسانە کامڵەکان ژن و پیا و ئەپرسم لە دوای ئەمای ڕۆژاوا چی تیاگۆڕاوە زۆریان ئەڵێن گەڕاینەوە بۆ ئەستی خۆمان جۆرێک لە خۆنامۆبوون هەبوو سەبارەت بە خۆمان وەکو کورد مۆسیقای کوردی جلی کوردی ئاکاری کوردی ینی توێژەر هەیە ئەناسماڵێ ساڵهایە شتم لەسەر کورد نەخوێندۆتەوە ئەو ینی خەریکی شتی تر بووم ئێستا گەڕامەوە بۆ مێژووی کورد بۆ سەروەریەکانی کورد لە ئینە ئەو گۆڕانکاری هەستەکەم زۆر یعنی ئیقلیمگیر هەبە دەدێڵە زۆر گشتگیر و ئەوەیە هەندێک ینی ناڕەسەنی کوردی لێ دەرچێوانە کار بە دەموچاو ڕەنگە بە زمان کورد بنوانە لە هین بوانە بەس زۆرینەی ڕەهای کورد هەست بەم گۆڕانە ئەکا چوونی تۆ بۆ ڕۆژاواوە یعنی بەرکەوتنت بەم ڕاچەنینە و بەم مەترسیانەی کوردبوون لە ڕۆژاوا چی لە تۆیا گۆڕی منیش مامۆستا وەکوی جەنابە فەرموود هەمان شت ینی لە ناخی من و هەموو تاکیکی کووردا دروست بووە کە بەڕاستی ئێمە لە جاران زیاتر پێویستە ینی حاضر بین ئامادە بین بۆ بەرگری ینی مخۆمێکێک لەو شتانە پێم باشە کە زۆر لە وڵاتانی کە مەترسیان لەسرە ئەوی پێ ئەوترێ بۆ نمونە سەربازی ئیلزامی ئەگەر بۆ چەند مانگێکی کەمیش بێ ئێستا بۆ نمونە هەر تاکێک زۆر وڵاتێتی تورکیا هەیەی ئیسرائیل هەیەی کە هەموو تاکی بۆ چەند مانگێکی کەمیش بێ ئەبێ سەربازی بکە بۆی کە لە کاتی لێ قۆمانە هەموو کەس بتوانێ بێ بەرگری لە وڵاتێکی خۆی بکە چکە ئێمە ناکرێ هەر ئەتیمادمان لەسەر ئەو بێ بڵین پێشمەرگە ئەمان پارێزێ ئەبێ هەموو تاکیکی کورد ئامادە بێ بۆ بەرگری لە خۆی لە ناوچەکانی بۆی ئەو قەتڵ و عامی لە ڕۆژئاوا ڕوویە دووبارە نەبێتەوە بەڵێ بەزین وەڵامی پرسیارەکەم هین دەست دەکەوانی لە ڕووی سایکۆلۆجی و لە ڕووی معنەوی و لە ڕووی یعنی بیرکردنەوە ئەوانەوە ئەم ڕووداوانە شتی گەوریان لە تۆە گۆڕی یا چیە هەرچوویتەوە سەر هینێکی کورتێ ینی بەیسکێک و جۆرێک لە جەوهرێکی کوردانەتەیە کە دیسانەوە بۆی گەڕاویتەوە لە 100% کاگیاسینانی زۆر لە جاران زیاتر هەز بە کوردبوونی خۆمەکەم زۆر لە جاران زیاتر ینی شانازی ئەەکەم کە میلەت ینی من کوردم و میلەتێکم یە کە میلەتێکی زیندووە و لە جاران زیاتر هەز بە مەترسیەکەم ینی جاران پێم وانە بوو ئەو مەترسیە قورسە لەسەر کورد هەیە بەس بەڕاستی کە لە زمانی خۆمانە ئەو قەتڵ عامەمان بینی چکە پێشتر بۆمان باسەکە ینی هەرچەنە خۆم لە زمانی ینی ئەنفالت لە تەمەنم 4 ساڵ بۆ نمونە یا لە کیمیابەرانە بەس ئەم جارە ئەم جیلەی خۆمان بەڕاستی بینیمان ینی بەرەکەوتنی ڕاستەوخۆ مەترسیەکەمان هەست پێکات لەبەرەوەی گیانی کوردبوونەکەمان زۆر تۆختر بووە لە جاران باشە وەکو دوا پرسیار لێتەکەم ینی لە هەموو ئەم دۆخەی کە ڕوویە گرنگی و باخی هەرێمی کوردستان باخی استراتیژی هەرێمی کوردستان دیسانەوە بۆ هەموو کورد تۆخ بۆ لەسەر ئەمە چ خاڵێک تێوە حەزەکەم بەتایبەتی کە لەوێ بوو ینی تۆ لە دەرەوە بووی ئێمە لە ناو هەرێما بووی زۆر ڕەنگە سپێنەکە بەس تۆ لە ڕۆژاوا بووی ئەم باخە استراتیژیەی هەرێمی کوردستانیە باشووری کوردستان بۆ هەموو کورد چۆن هەڵەسەنگێنی طبعا کاگیاسین هەر بڵین هەر چوار پارچەکە ڕۆڵێکی گەورە و کاریگەریان هەبوو لە ڕۆژاوا بێکومان بەڵام لە هەمووی مهمتر هەرێمی کوردستان بۆچی لەبەرەوەی ئەمە
کیانێکمان هەیە کیانێکی دەستوریمان هەیە لەبەرەوە ڕۆڵی هەرێمی کوردستان زیاتر بوو لە پارچەکانی تر چکە هەم لە ڕۆڵی سیاسی و دیبلۆماسی و کلۆبیکی زۆر کرا بۆ کوردانی ڕۆژئاوا لە ئەمریکا و لە ئەوروپا بۆ پشتیوانی ئەوان هەر لەوەی کە کۆمەکی و جلوبەرگ و خۆراکێکی زۆر کۆکرای و نێرا بۆ هەم لەوەی کە خەڵکێکی زۆر چوو چەکی هەڵگرت و بۆ بەرگری هەم لە خۆپشاندانێکی زۆر لەم ناوچانەی لە هەموو پارێزگاکان بە تایبەتی وکو جەنابە فەرموود لە هەولێر کە چوونە بەردەم قونسڵخانی ئەمریکا ینی پشتیوانی هەرێمی کوردستان پشتیوانێکی زۆر گەورە بوو وە قوڵایەکی استراتیجیە بۆ هەموو پارچەکان کوردستان بەڵام ئەوەی کە بەلای منەوە گرنگە کاگیاسین ینی ئەوەیە کە ئەم چۆن بڵێ ئەم قوڵایە استراتیجیە تەرجمە بکرێ بۆ ئەوەی کە لە ئایندەیە ئێستا بۆ منە پێشتر ڕێکخراوەکە بۆ بەنای کەنەکەەوە ئەوی پێوترێ کۆنگری نەتەوەی کورد ئەمە تەطویر پێبیرێ یاخود بۆ منە ڕێکخراوە دروست کرێ کە خەڵکی هەر چوار پارچەکە گزارش لە هەموو کورد بکە گزارش لە هەموو کوردکە و لە کاتی لێ قۆمانە توانێت خێرا ڕۆشنێکی خراپ دۆزێتەوە بۆ بەرگری لە هەر چوار پارچەکە ئەمە ئەتوانێ بڵین ببێ بە دەرمانێک بۆ چارەسەرێک بۆ کێشەکانی ئێمە نەک ئەوەی کەسێک یا حەزبێک هەوڵ باخۆی کا بە مەرجع چکە ئەزانین کا گەسێن ئەی مەرجع بە زۆر دروست ناکرێت چکە تۆ بۆ نمونە بێ خەڵک توی قوبڵ بێ ینی کە تۆ بۆ نمونە لە ناو هەرێمی کوردستانە نەتوانی مەرجعبی چۆن ئەتوانین لە چوار پارچی هەموو کوردستانە مەرجعبی تۆ دوو پارێزگا بەدەستەوە بێ زوڵم لە دوو پارێزگای تر بکەیت دوو پارێزگاکەی تر تۆ بە مەرجع نەزانن چۆن هەر چوار پارچەکە تۆ مەرجعزان بەر ئەو لە جاتی ئەو هەوڵانی کە تۆ بە زۆر بتێ خۆ بسەپێنی نەخێر ینی ڕێکخراوێک دروست کرێ یا کۆنگرەی نەتەوەی کورد پەری پێبیرێ کە سەرکردەی هەر چوار پارچەکە و خەڵکی ڕۆشنبیر و خەڵکی هەر چوار پارچەکەی تیابێ کە بۆی لە کاتی لە قۆمانە بزانین چیەکەین و باشە وەکو دو پرسیار لێ دەکەم ینی خەڵکی هەرێمی کوردستان ڕەنگە ئاڵن ماسی لە بەروی لەناو ئەوە زۆر بەهای ئەو نازانێ هەتا نێتە دەرەوە خەڵکی هەرێمی کوردستانی ڕەنگە زۆر بەهای ئەم قوارەیە نەزانن کە ناوی هەرێمی کوردستانانی لەم ڕۆچی ئەگەر پامێکتە بێ بۆ ئێمە بۆ خەڵکی باشووری کوردستان بۆوانی کە لە سنووری هەرێمی کوردستانە دانیشتن سەبارەت بە بەهای هەرێم بەهای ئەمی کە هەمانە و ئێستا لە هین هەموو شەڕی کوردی ڕۆژاوا بۆ ئەوی کە هەرێمی کوکو ئێمەیان هەبێ یعنی ئێستا تۆ سیارێک تێ زۆر بەهای نازانی لە بەرەوەی خۆت بەراورد دەکەی بە کەسێک کە سیارێکی لە تۆ باشتری هەیە بەس کە خۆت بەراورد ناکەی بەس کەسێک کە سیارێنی لەم ڕۆ حەزەکەم پەیامی تۆ دوا پەیام بێ بۆ بینەرانمان طبعا کاگیاسینەوەکو جەنابە فەرموود ینی هەرێمی کوردستان ینی چەقی قوڵایی استراتیجیە بۆ هەموو پارچەکان لەبەرەوە پاراستنی زۆر گرنگە بەڵام لەوە گرنگترێت کە تۆ چۆنەی پارێزی ینی پاراستنەکەی هەر بە قسە نابێت ینی بۆ نابێت کە ئێمە کوردین و ئاڵایەکمان هەیە و ینی ئەمە لاوەچی بۆ فترێ بخوای لە وەختی مەترسیاتۆ شتێکە بێت کە کوکاتەوە بەڵام ئەوەی کە لە مودای دوورە لە درێژخایانە ئەتوانێت کە ئەم کیانە پارێزێ ئەوەیە کە هیچ کەسێک لە هەرێمی کوردستانە لە گوندێکی بچووک و تاکو هەولێری پایتەخت هەست بە زوڵم نەکە ئەنی هەستکە بەشی بێ دادپەروەری ناو خۆیمان هەبێ لە دادپەروەری لە دەسەڵات و ئیدارەدان و ئەوانەی کە زۆر خەمی کوردیانە بێ و بۆن منەواز لە ستەمکردن لە کورد بێنن واز لە گەندەڵی بێنن ینی ئەمانش ینی ئەبجدیاتە بۆی کە هەرێمی کوردستان پارێزراوە بێ هەرێمی کوردستان بە گەندەڵی ئەکەوێتە مەترسیەوە بەتەکید وە ینی ئێستا بۆ نمونە سلێمانی هەزنەکە هەولێر زوڵمی لێ ئەکا هەڵەبجە هەزنەکە سلێمانی زوڵمی لێ ئەکا بۆ نمونە تەوێڵە هەزنەکە هەڵەبجە زوڵمی لێ ئەکا ینی هەموو ناوچەیەک یا کەرکووک و سلێمانی و هەولێر و هەڵەبجە و گەرمان و ڕاپەڕین بە دووهۆکەوە ینی هەمووی هەستکەی کە بۆکو یەک خزمەت و ئەوە ئاکا کە تۆ هەستی نیشتمانی تیاتە بەهێز بێنی زۆربەی زۆری ئەو هۆکارانی لە مێژوەوەی کردو کە وڵاتێکی تازە دروست بێ فشاری ئابووری بۆ یا زوڵمی ئابووری بۆ وەختی خۆی ئەمریکا بۆ لە بەریتانیا جا بۆ چکە زوڵمی ئابووری لێ ئەکرا تاکسێکی زۆری خراپ سەر باجێکی زۆری خراپ بۆ سەر ینی نابێ ئێمە ئەم زوڵمە بکەین و دوایەوە داوای نیشتمان پەروەری بکەین طبعا لەم بارودۆخەیە خەڵک خۆی ئازا بوو خەڵک خۆی وشار بوو کە بەرگری لە خاکی کوردستان کرد بەڵام لە دوورمەوەدا ئەبێ بەڕاستی عەدالەتی کۆمەڵایەتی هەبێ عەدالەتی جوگرافی هەبێ و هەتا بکرێ ڕێژەی گەندەڵی کەم کرێتەوە بتوانین ئەم قوارێ پارێزی باشە ئەچۆنتم دو پرسیار بەس دو پرسیار هەندێک دەنگ هەن ئەتوانین بڵین دەنگی نەشازن ینی لە ڕقی یەکێتی و پارتی یاخۆ لە ڕقی دەسەڵاتی هی کوردی پەنا بەنەبەر بۆ نمونە بەغا شیعاری هەڵۆشانەوەی هەرێم
ینی ئەم شتانەڵێن هەندێک جارێک و مژدەژ ینی بە خەڵکیڵێن لەگەڵ ئەم دەنگانەیە تۆڵێک ینی بە تایبەتی کە ئێمە لە ڕۆژاوا بۆمان دەرکەوت کە بوونی قەوارێکی کوردی بە هەموو خراپەکانی ینی بە هەموو ئەوەیشی کە نێتێبینیمان لەسەری هەیە ئەوانە بەم دەنگانە ئەبێ بڵێن چی ئێمە طبعا ئەزانی کاگیاسین ئەو دەنگانە دوو بەشن ینی بەشێکی ئەوە جەناب باسە کرد لەوە چێ لە مەسلەی بەشێک بێ لە خیانە دیا لە ئەجەندایەکی دەرەکی بەڵام بەشێکیشی هەیە لە دڵسۆزی ئێستا من خۆم هەتا ئێساشی لەگەڵ بێ لەگەڵ ئەوام کە قەواری هەرێم بمێنێ بەڵام سیستەمێکی لامەرکزی و فیدرالی تیا پێڕۆکرێ بەس ئەمە معنای هەڵۆشانەوە نییە ساتۆ ویلایەتە گرتوەکانی ئەمریکا 50 ویلایەتە هەر ویلایەتە و حکومەت و پەرلەمانی خۆی هەیە بەڵام لە مەسلەی هێزی سەربازی و سیاسەتی دەرەوە یەک سیاسەتیان هەیە بۆ نمونە ئەڵمانیا چەند هەرێمێک 16 هەرێمە بۆ نمونە ئیمارات حەو ئیمارەتە و گردیقەتی بێ ئەمریکا و ئەڵمانیا و ئیمارەت لە وڵاتە هەرە دەوڵەمەند و سەرکردەکانی دنیان ئێستا خۆشم پێم باشە کە بۆ نمونە هەرێمی کوردستان هەر پارێزگایە بەس ئەو گوتاری تۆ جیازە من ئەو گوتاری تۆ هەم بەرنامەم پێشتر لەسەر کردو هەم گوتاری جیاز بەس خەڵکێکی یاڵی سەر تاوێک سەر بی پێچنەوە بە هەرێم پێچرێتەوە بەغا بگەڕێتەوە ئەوە بە تەکیدەوەشێکی خەتەرە جابڕاستی ئەزانین کاگیاسین بەداخۆ ئێڵم ئەی لە هەموو سەردەمە جیازەکانە لە زۆربەی میلەتانی دنیاشا خەڵکێکە بۆی تر نانی خائین نانی جاش هەر ناویکی لێنەی لە ناو میلەتی ئێمەشا ئەوانە هەر هەبوو لە یازال هەر هەیە اینجا هەنێک هەیە مەسەن بۆ ئەوەی کە شەرعیت با بە خۆفرۆشی بە داگیر کرد هەیە مەسەلەن گوتارێکی ئەلمانی بۆ ئەدۆزێتەوە هەیە گوتارێکی دینی بۆ ئەدۆزێتەوە هەیە لە بابی شوعەتەوە هەیە لە بابی ئیسلامەتیەوە بەس ئەمە ڕەتی بۆنی ئەمە بڵین وڵا لەبەر ئەوەی کە مەلایەک یا دوو مەلا بۆ نمونە سەر بە دەوڵەتێکی داگیرکردن ئێمە بین خوانەخواسە هەرچی مەلایە بڵین وایە پێچوانەوە ئەی لە سایەنەوەی مەلاکانی ئێمە ڕۆڵێکی زۆر گەور و کاریگەرانی گەڕانی من دوای ئەوەی کە هاتمەوە لە ڕۆژاوچکە هەفتەیەک ماینەوە لەوێ کە دوای ئەوە بڵین ئاگربەستی 15 ڕۆژی ڕاگەنرا اینجا هاتینەوە ڕۆژی دوای ئەوەیە سەرچوون بۆ خۆپشاندان هەر چەند مەلایەک بینی بەجلی مەلایەتیەوە هاتبوون ئاڵای کوردستانە بەدەستەوە بوو خەڵک ئەبێ ئەوە ببینێ نەک دوو کەسی خۆفرۆش کە مەلاژنین بەڕاستی بەرگێکیان کردوتە بەری خۆیان و بە شێوەیەکی ساختە خۆیان کرۆ بە مەلا ئەوە بەڕاستی ئەنوێ هەم میلەتی کورد ناشرینکەن هەم ئاینی پیرۆزی ئیسلام ناشرینکەن بەس ینی ئەوانەی وەختی خۆی ینی عالم بوون لە مەسلەی دینە هەر ئەوانش بوون کە پارێزگاریان لە گەلی کورد کردو کاکە بەیار عومەر زۆر سپاس دەکەم هیوای سەرکەوتن و تەندروستی باشت بۆ خوازم بە ئومێدم کە لە خزمەتی ئەم میلەتە تەمەند درێژ بیت زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئێوەش بینەرانی خۆشەویست وەکو هەموو جارێک لە پۆدکاستەکانە حەزەکەم یەک پەیامی کورد بەجێبێڵم شتێک هەیە لە زمانی کوردیە پێی ئەوترێت سوودوەرگرتن لە هەڵا دوو کتێب مەخوێنەوە دوو نمونەی زۆر جوانم بەرچاوکەوت کە ڕەنگە بۆ ژیانی پراکتیکیمان ئیسفادیان هەبێ یەکێکیان بسمارک قسێکی هەیە ئەڵێت من ئەوەندە گەمژەنیم لە هەڵەی ئەوانی دیکەوە لە هەڵەی خۆمەوە فێر ببم بسمارک ئەمە قسەی ڕێک بسمارکڵێ من ئەوەندە گەمژەنیم لە هەڵەی خۆمەوە فێر ببم هەتا ئەوانی تر وەستا بن و غەڵەت بکەن من لە غەڵەتی ئەوانی دیکۆ فێرم بۆچی خۆم غەڵەت بکەم شاعیرێکی شعرێکی هەیە لە 5 دیمەنا ئەڵێ بە کۆڵانێکا ڕۆشتم کەوتمە چاڵێکەوە عزیەتم گەی هاتمە دەرەوە زۆر هەستم بە ئازار و بەوە کرد جاری دوم ڕۆشتم دیسانەوە کەوتمەوە هەمان چاڵەوە ئەم جارە زیاتر هەستم بە ئازار کرد لە بەری جاری دوم بوو جاری سێم کە لەو کۆڵانەوە ڕۆیشتم خۆم لە چاڵەکە لایە و نەکەوتمە ناو چاڵەکەەوە جاری چوارم هەر بە کۆڵانەکە شانە ڕۆشتم ئەو چاڵە وەکو هەڵە جاری وا هەیە ئێمە لەسەر ڕێڕەوێک ئەڕۆین کە خۆی بۆ خۆی بەرەو هەڵەمانە بە باشتر وایە و کۆڵانە بەکارێنین دنیا پڕە لە ڕێگای دیکە بەکارێنی بە ئومێدم تا پۆدکاستێکی دیکە هەموو لا تەندروست و کوردستان و کوردیش پارێزراو بێ و خی گەورە ئاشتی و ئاشتەوایی و خۆشگوزەرانی بەسەر هەر هەموومان ناپڕشێنێ و بە هیوایی دیدار